کار و چالشەکانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی پارێزگای هەڵەبجەدا بۆ ماوەی 8 مانگی ڕابردوو زیاتر لە 7 تۆمەتبار دەستگیر کراوە بە کە بە تۆمەتی جۆراوجۆر سەرپێچیان لەو یاسا کارپێکراوانەی پۆلیسی دارستان و ژینگەی هەرێم کردووە. هەروەها بە بڕیاری بەڕێز دادوەری لە کۆڵینەوە ئەمڕۆ 320 تۆڕی دەستگیرکراو کە لە کاتی وەرزی قەدەقی ڕاوماسیدا دەستی بەسەرا گیراوە خاوەندارەتیان دەگەڕێتەوە بۆ سەرپێچیگاران بە تەلەف دەکرێتەوە لەناو برێن. هەروەها لە ماوەی 8 مانگی ڕابردوودا زیاتر لە 26 چەکی جۆراوجۆر دەستی بەسەرا گیراوە کە بەشێکیان بەبێ مۆڵەت هەڵگیراون و بەشێکشان بەکارهێناون لە دیاردەی ڕاوکردنە. هەروەها زیاتر لە 25 ئۆتۆمبیل و ماتۆرسکیلی دەستی بەسەرا گیراوە کە خاوەندارەتیان ئەمانش بێگومان دەگەڕێتەوە بۆ کەسانێکەوە سەرپێچیان کردو لەو یاسا کارپێکراوانە. دیاردەیەکەم ساڵ زیاتر بەربڵاوە لە چاو ساڵانی ترا ڕووداوی ئاگرکەوتنەوەیە کە زیاتر لە 25 حاڵەتی ئاگرکەوتنەوە هەبوو لە ناوچەکەداوە بە هەزاران لە دۆنم لە پوش و پاوان و دارستانە سروشتەکان سوتاوە.